بوونی هێزی پێشمەگەل ناوچەکانی باشووری کەرکوک دڵنیای لێ هاوڵاتیانی کەرکوک دروست کردووە و شەوانە بازاڕەکانی شارەکە کراوەن. وڵای لەخوا بەزیاد بێتەوەتی پێشمەرگە چواردەوری کەرکوچی کردووە هۆزئی بە ڕۆژ و شەو کەرکوک زۆر ئامان لە چاو جارانەوە زۆر باشترە و زۆر فیشفەرقی کردووە و هیوادارین بێزی پێشمەرگە هەر لەو شوێنانی خۆیان ببینێ و ئیشەڵا هیچ تریش ڕوونادا. بەڕاستی هەتا ئێستا زۆر باشە لەخوا بەزیاد چواردەوری کەرکوک هەمووی مەشاکردنی ناو کەرکوکش لەخوا بەزیاد زۆر باشە وەزە ئامانە خەڵکیەوە تابینی بۆ خۆی بە ئیسراحەت خۆی دێتە بازاڕ و هاتووی خۆیەکا و بازاڕی خۆیەکە لەخوا بەزیاد زۆر باشە و ئیشەڵا باشتریشە بێ. ئەمنێتی پاراستنی کەرکوک لەسەر هێزی پێشمەرگە ڕاوەستەوە تەماشاکەنەوە بەم شەوە خەڵک زۆری ئەمنەوە شار زۆر ئارام و لە سای هێزەکانی پێشمەرگەی ئەمە دەستخۆشیان لێکەین لە هەموو هێزی پێشمەرگە هیوامان هەر سەرکەوتنی هێزی پێشمەرگەیە. ئەوە بین ئێمە زۆر بە ئارامی هاتوینەتە دەرەوە لە سای هێزەکانی پێشمەرگە شارەکەمان زۆر پارێزرا. گازینە و کۆفی و سایخانەکانی کەرکوک بە شەوانە جمای دێت لە وڵاتیان و گەنجانی کەرکوک کاتێکی ئاسوودە بەسەر دەبن. بەسایی پێشمەرگەش و لایەنی ئەمنیەوە زۆر مسەیتەرنی و وەزعشمان زۆر خۆشە لەخوا بەزیادی. لە شاری کەروە الحەمدولillah شارێکی زۆر بێز لە پشتیوانی پێشمەرگەوە والحەمدولillah ئەمە هیچ شتێک نییە تاسە لە شاری کەرکوک دانەشینە بە خۆشی وازێکن شتەکان جوانە ڕاتە ڕێوە بە پشتیوانی پێشمەرگەوە و بە پشتیوانی هێزی پێشمەرگە چونکە سنوورەکانی کەرکوکیان پاراستە و ئەمنیەتی شاری کەرکوکیان پاراستەوە ئێستا لێرە بە کەشەوایەکی ئارام یاریەکان بەڕێوەچێ و لە سایەی ئاسایش و هێمنیدا خەڵکی کەرکوک ژیانێکی یاسایی بەسەر دەبەن و ئەو کەسانی بەهۆی گەرماوە بە ڕۆژ بازاڕی ناکەن شەوانە ڕوو لە بازاڕەکانی کەرکوک دەکەن. عومەر غەریب، کوردسات نیوز، کەرکوک.